لێرە لە بەردەم مۆزەخانەی هونەری مەترۆپاڵیتین لە شاری نیویۆرک خەڵک چاوەڕێکردنەوەی دەرگاکانی ئەم مۆزەخانەیەن کە دوای 6 مانگ لە داخستن بەهۆی کۆڤید-19ەوە بڕیارە پاش کەمێکی تر بکرێتەوە. ستفن گەڵێزنسکی وێنەکێش لە پێشەوە خۆی ئامادە کردووە بۆ چوونە ژوورەوە و دەڵێت هیواخواز بووە کە یەکەم کەس بێ کە لەگەڵکردنەوەی مۆزەخانەکەدا دەڕواتە ژوورێ. یەکەم شت کە دەمێ بیبینم وێنەی ژاندارکە. ژاندارکی پیرۆز وێنەی دڵخوازی منە. بۆیە دەمەوێ بڕۆمە ئەوێ و سەیرێکی دەوروبەر بکەم و سکێچ پادەکەشم لە جانتاکەمدایە. بە شێوەیەکی گشتی نزیکەی 6 ملیۆن خەڵک ساڵانە سەردانی ئەم مۆزەخانەیە دەکا. پێش بڵاوبوونەوەی پەتای کۆرۆنا لە سەدا 40 سەردانیکەرانی ئەم مۆزەخانەیە گەشتیارانی دەرەوەی شاری نیویۆرک بوون. بەڵام لە ئیستادا زۆربەی ئەم خەڵکەی کە لە سەردان لە خودی شاری نیویۆرکۆ هاتوون. لە کاتی پەتاکەدا دەهاتمە ئەو بەری مۆزەخانەکە و لە دەرەوە سەیری ناوەوەی هۆڵی پەیکەرەکانم دەکرد. زۆر بیرم دەکرد بۆیە بەڕاستی دڵخۆشم کە ئێستا کراوەیە. هیچ شتێکی کللتوریمان نەمابوو. فیلممان لە ماڵەوە سەیر دەکرد. هەموو شتێک لە ماڵەوە بوو. بۆیە من زۆر دڵخۆشم کە لە دەرەوەم و دەتوانم شتێکی جیاواز بکەم کە دەشێت ئاسایی بێت. بەڕێوەبەری مۆزەخانەکە پێشوازی لە میێوانان کرد و پیشنیاریدا پێکەوە وێنە بگرن. پلانی ئەوە هەبوو لە ساڵی 2020دا یادی 150 ساڵەی مۆزەخانەکە بکرێتەوە. بەڵام بەڕێوەبەری ئەم مۆزەخانەیە دەڵێت کە لە ئیستادا پلانەکان گۆڕاون. لە ئێستادا نامانەوێ ئاهەنگ بگێڕین. دەمانەوێت خزمەت گوزاریەکانمان پێشکەش بکەین تایبەت بە نیویۆرکەکان. دەمانەوێت بەشێک بین لە نیویۆرک کە دەگەڕێتەوە دۆخی ئاسایی و ژینگەیەکیش دروست بکەین کە نیویۆرکەکان حەزیان لێ و چاوەڕوانی دەکەن. ئەم مۆزەخانەیە لە ناوەڕاستی مانگی سێوە 150 ملیۆن دلاری زیان بینیوە و نزیکەی 20 لە سەدی کارمەندەکانیشی دەرکردووە. کاربەدەستان دەڵێن هیوادارن لەگەڵ زیادبوونی داهاتەکاندا بگەڕێنەوە سەرباری ئاسایی. بۆ زۆرێک لە خەڵکی نیویۆرک دووبارەکردنەوەی شوێنەکان نیشانەیە بۆ ئەوەی کە ژیان دەگەڕێتەوە بۆ دۆخی ئاسایی. من هەمووی یاسایەکم جێبەجێ دەکرد. هەرگیز نەدەهاتمە دەرێ. لە ماڵەوە مابوومەوە. ماڵەکەم پاک دەکردەوە. ئاگام لە هەموو کار و بارێکم بوو. ئەم کرانەوەیە کرانەوەی ژیانە بەم شێوەیە کە بۆ من ناسراوە. فرۆشیارانی خواردنیش گەڕاونەتەوە سەر کارەکانیان. بەداخستنی مۆزەخانەکە کار بۆ هەندێک کەسیش نەمابوو. چاوەڕێوەمان نەدەکرد کە هەموو شتێک بوەستێت. ئێمە هەوڵماندا چەند جارێک کار بکەین دوایەوە. بەڵام هیچ کەسێک لێرە نەبوو لەبەر داخرانی مۆزەخانەکە. 5 مانگ بوو کارمان نەبوو. بەنەرە ڕەش و سپیەکان کە لەسەر دەواازەی چوونە ژوورەوەدا هەڵواسراوە لەلایەن هونەرمەند یۆکۆ ئونەوە دروستکراوە و پێکەوە خەونی پێکەوە بوون دەخوێندنەوە. ئەمەیە ڕنگدانەوەی هێز و توانای هونەر.